لە مانگی هەشتی ساڵی 1968 تانکەکانی سۆڤیەت خۆیان کرد بە وڵاتی چیکۆسلۆڤاکیای کۆمەنیستی ئەو سەردەما. حکوومەتی سۆڤیەت هاوڵاتیانی لەوە ئاگادار کردەوە کە لەشکرەکەی بۆ هاوکاری دۆستانی ئەوانە. بەڵام داگیرکردنەکە ناڕەزایی بە دوای خۆی داهێنا لە نێو چالاکەوانە ڕووسیەکانی لایەنگری دیموکراسی کە پێیان وابوو ئەم هەڵمەتی سەرکەوتنە لە براگ دەبێتە مای سەرکوتکردنی زیاتر لە ناوخۆی وڵاتەکەیان لە داهاتوودا. لەوێ هیوایەک هەبوو کە چێک دەست بە هەندێک چاکسازی دەکات و ئەو چاکسازیانە یارمەتی نەک تەنها چێک دەدات بەڵکو ڕووسیاش ئەگەر ئەوان پێی پابەند بن. پاڤێڵ لیتڤینۆک کە ئەو سەردەمە فیزیاوانێکی تەمەن 28 ساڵ بوو، یەکێک بوو لەو 8 ڕووسەی کە نهێنی ڕۆیشتن بۆ گۆڕەپانی سوور بە مەبەستی دەربڕینی پشتیوانی خۆیان بە هاوڕێیانیان لە چیکۆسلۆڤاکیا. هەرکە کاتژمێری سەر کرێملێن نیشانەی نیوەڕۆیدا دروشمێکیان بەرز کردەوە کە لەسەری نووسرا بوو لە پێناو ئازادی بۆ ئێوە ئێمە. خۆپیشاندانەکە تەنها چەند خولەکێکی خایاند و دواتر دەست کرا بە لێدان و دەستگیرکردنیان لەلایەن پۆلیسەوە. هیچ گومانی تێدا نەبوو. پێشبینین دەکردوەک و زۆرێک لە هاوڕێکانم بە تۆمەتی پرۆپاگەندای دژ بە سۆڤیەت 7 ساڵ زیندانی بکرێم و ببرێمە کەمپی کارکردنی زۆرە ملیەوە. پاڤێڵ سزای 5 ساڵ زیندانی درا لەگەڵ کاری زۆرەملەیی لە کەمپێکی کانی کانزایی سیبریا. پاشان کۆچی کرد بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. خۆپیشاندەرانی تریش ڕوبەڕووی هەمان چارەنووسبوونەوە یان ڕەوانەکران بۆ چارەسەری دەرونی لە سۆڤیەت. بەڵام ئەمە نیشانەیەک بوو بۆ هاتنی ڕووسیا دیموکرات و بزوتنەوەی بەرهەڵستی کار. ئەوە شتێک نەبوو کە هاوڵاتیان خرانە زیندانیان دوور دەخرانەوە. لەبەر ئەوەی تەنانەت خۆپیشاندانێکی سادە و یەکەمین جار نەبوو کە هەموو کەس زۆر لە بیری بکات، بەڵکو بە شێوەیەکی بەرفراوان دەنیدایەوە. هەتا ئەمڕۆژ ڕاوەرگرتنە گشتیەکان نیشانی دەدەن نیوەی ڕووسەکان بێئاگان لە داگیرکاری ساڵی 1968 هێشتا ژمارەیەکی کەم ناڕەزایی دەربڕینی گۆڕەپانی سوور زیندوو دەکەنەوە. کەسانی 35 ساڵە و خوارەوە ئەو تەمەنەش هیچ شتێک دەربارەی ئەو ڕووداوانە نازانن، بەڵام ئەوە بۆ جیهان گرنگ بوو کە یەکەتی سۆڤیەت دەستی پێکرد بە لە ناوچوونی و خەڵکی دەستیان پێکرد بۆ ئەوەی ئازادتر بن. یەکێتی سۆڤیەت ماوەیەکی درێژە نەماوە، بەڵام فشاری حکوومەت لە دژی بەرهەڵسکاران و ڕەخنەگرانی حکوومەت لە ڕووسیا ئەستەمە شتێکی ڕابردوو بێت. بەو شەڕی ئێستا کرێملێن بە وەکالەت لە ئۆکراینای دەکات و ئازادیە سیاسیەکان کەم بوونەتەوە، ئەندامی خێزانەکانی خۆپیشاندەرانی گۆڕەپانی سوور لە یەکچوون دەبینن لەگەڵ ساڵی 1968دا. ئەگەر ئەو کاتە چیرۆکەکە ئەوە بوو بێت چۆن چیکۆسلۆڤاکیا ئازادی بەدەستێنا و لە دەستیدا لەژێر زەبری تانکەکاندا، ئێستاش چیرۆکەکە ئەوەیە ڕووسیەکان چۆن ئازادیان بەدەستێنا و لە دەستیاندا یان لە دەستی دەدەن. جارێکی دیکە تانکەکان نەک تەنیا لە گۆڕەپانی سووردان، بەڵکو ئێستا لە ئۆکرانیا و نوچە دوورگەی کریمەشدان. لە مەراسیمی یادکردنەوەی ناڕەزایەکانی ساڵی 1968 گۆڕەپانی سوور، پاڤێڵ لیتڤینۆک داوای ئازادکردنی بەندکراوانی سیاسی ئەمڕۆی کرد. هاوکاتی ئەوەی پۆلیس دوو لە خۆپیشاندەرانیان دەستگیر کرد. جێوە بیرهێنانەوەیە دوای 50 ساڵ هێشتا سنووردانان زیاترن لە ئازادیەکان، ئەمەش کات ئاشکرایان دەکات.